داواکاریەکانمان بگەین دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتەکانی تری هەرێم و هەموو لایەنە سیاسیەکان کە ئەمانەش چەند مەسەلەیەکن. یەکێک لەو مەسەلانە کە زۆر گرنگە ئەمڕۆ مەسەلەی سزادان و تەزیقکردنی ئەو حکومە بوو کە لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە لەسەر سزادراوەکان و چالاکوانەکانی بادینان دەرچوو بە ناڕەوا و دادگای تەمیز هەیئەی سزایی ئەو حکومەی پەسەند کرد بوو و بۆ تەسریحکردنەوەی حکومەکە هەرچەند داواکاریەکی زۆر هەبوو لەلایەن پارێزەرەکان و لەلایەن هەمومانەوە هەموو متەمەکانەوە بە قەزیەکە داواکاریەوە هەبوو کە بۆ تەسریحکردنی حکومەکە لەلایەن هەیەی عامەی محکەمەی تەمیزیان لەلایەن هەیەی مۆسەعەوە کە یاسا ڕێگەی پێداوە بە پێ مادەی 11 لە فەقەرەی 2 جیم لە یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان کە بۆ سەرۆکی دادگای تەمیز هەبوو ئەو قەزیە بۆ تەزیقکردنی نەخاتەوە بەردەم هەمان هەیئەی سزایی کە حکومەکەی تەزیق کردووە و بیخاتە بەردەستی هەیەی فراوانی هەیەی عامەی محکەمەکە بەڵام بەداخەوە ئەوان قبوڵ نەکرد و خستیانەوە بەردەم هەمان هەیئەی سزایی کە ئەوانیش مخابن حکومەکەیان دووبارە تەزیق کردەوە و تەصحیحەکەیان ڕەت کردەوە و سزاکەیان لەسەر ئەم بەڕێزانە هێشتەوە بە 6 ساڵ زیندانیکردن بۆ هەرێکیان. ئێمە لێرەدا ئیدانەی ئەو حکومە ئەەکەین و ئیدانەی ئەو سەرپێچی یاسایی ئەەکەین و وای دائەنین کەوا دەست خراوەتە ناو کاری دادگا هەر بەوە دادیارە کە محکەمەی تەمیز هەیئەی سزایەکە کە بۆ مەسەلەی تەصحیحەکە لە دوای فشاری وڵاتان ئەو وڵاتانەی بە تایبەتی کە ناویان هاتبوو لە حکومەکەدا کەوا ئەم بەڕێزانە گوایە جاسوسیان بۆم وڵاتانە کردووە لەژێر فشاری ئەوانە دەستخرایە ناو حکومەکە و ناوی ئەو وڵاتانە لابرا و لەسەر ڕایەوە ستایشیان کردن کە گوایە ئەم بەڕێزانە جاسوسیان بۆ کردوون. ئەگەر ئەو وڵاتانە جاسوسیان دەکردو بۆچی ئێمانە ئەبێ جاسوس بن بەداخەوە حکومەکە تەزیق کرا و غەدێکی گەورەی لەم بەڕێزانە کرا. ئەوەی کە ئێستا بەدەستمانەوە ماوە بۆ چارەسەرکردنی ئەم کەیسا و ئەم کێشەیە لە ڕووی یاساییەوە تەنها ئەوەیە کە ئێمە سەرراوی کە سەرکۆنەی ئەم محکەم ئەم حکومە ناڕەوایە ئەەکەین و ئەم هەڵوێستەی دادگای تەمیز دەکەین تەنها شتێک کە بەدەستمانەوە ما بێت لە ڕووی یاساوە بە پێی مادەی 154 لە یاسای سزادان عەفوی خاسە کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە دەتوانێت دەری بکە و یاسا ئەم دەسەڵاتی داوە بە سەرۆکی هەرێم بۆ بە مەرسووم دەتوانێت عەفوی خاسیان بۆ دەربکە بۆ ئەمە بۆ ئەوەیە کە کاتێک کارێکی ناڕەواییەک بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمەکەی بکرێت ئەو بتوانێت ئەو ناڕەوایان لەسەر لا ببات کە بە هەر هۆکارێک بێت جا لە ڕێی یاساوە بێت لە ڕای محکەمەوە بێت لە هەر شێوەیە باش شێوەیەک بێت کە بتوانێت ئەو ناڕەوایە لا ببات. ئێمە لێرەوە هەمومان داوا لە سەرۆکی هەرێم دەکەین بۆ پارێزگاریکردن لە ئەو هاوڵاتیانە کە غەدریان لێکراوە کە بە عەفوی خاسیان بۆ دەربکە هەرچەندە هەندێک لە هاوڕێیان دەڵێن کە گوایە ئەم عەفو خاسە ئەگەر دەریش بچێ ئاسارەکانی حکومەکە لا نابات بەڵام ئێمە ڕایمان وان نییە پێمان وایە بە پێی فەقەرەی 2 لە مادەی 154 سەرۆکی هەرێم لە مەرسوومەکەیدا دەتوانێت لە دەخی مەرسوومەکەدا ئەوە بنووسێت کەوا سزا تەکمیلەکان و سزا تەبعیەکان و ئاسارە تەبعیەکانی حکومەکە و تەدابیر احترازیەکان هەموو لەسەر لا ببات و حکومەکە حکمی بەڕائەت وەربگرێت بۆ ئەم بەڕێزانە کە بەڕاستی مستحقی ئەو بەڕائەتن. بۆ ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان باڵوێزخانە و قونسوڵخانەی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستان ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی بواری مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین ڕێکخراوە جەماوەری ناحکومی و میدیایەکانی هەرێمی کوردستان بابەت ڕاگەیەنراوی ناڕەزایی دەربڕین. ئەگەرچی سەرجەم جارنامە و ڕێککەوتن نامەتیەهانی و نێودەوڵەتی و هەرێمایەتیەکان دەستوری عێراق و یاسابەرکارەکانی هەرێمی کوردستان بە مادە و بڕگەی تایبەت جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە هەموو کەسێک مافی پەیڕەوکردنی ئازادی ڕادەربڕین و گزارشکردنی هەیە. سەرباری ئەمانەش بەردەوام راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین جەخت لەسەر چاکردن و کەمکردنەوە پێشێلکاریە یاسایەکانی دژ بە ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان دەکەنەوە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەبێ گوێدانە پرەنسیپەکانی ئازادی و مافەکانی مرۆڤ هەنگاوەستەمکاریەکانیان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکوانان زیاتر و زیاتر دەبێت و ئەویش بە دەستگیرکردن و لە زیندان تووتکردن و سەپاندنی حکمی ناڕەوا بەسەریاندا کە دوورە لە هەموو یاسا و ڕێسا ناوخۆیی نێودەوڵەتیەکان.
ئازادی خوازان بەرگری کارانی مافەکانی مرۆڤ سەرنجام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەبێ گوێدانە فشارە ناوخۆی نێودەوڵەتیەکان لە ڕێی دادگاکانەوە حکومدانی نادات پەروەرانە و ستەمکارانەی خۆیان بەسەر بەندکراوانی ئازادی خوازانی بادینانە دووبات کردەوە. ئەمەش گومانەکانی لەسەر نادیموکراسیەت و هەوڵەکانی سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان تۆخ کردەوە. هەر بۆیە ئەم هەنگاوی دادگاکانی هەرێمی کوردستان بە ئامانجێکی سیاسی دەزانین و هەوڵێکی دیکەیە بۆ خنکاندنی ئازادی و بەرتەسەکردنەوەی ئەو پەراوێزە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هەیە. لەم ڕوانگەیەوە داوا لە نەتەوێگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین دەکەین لە بەرامبەر ئەم بڕیارە ستەمکارانە و نادات پەروەرانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەرهەق بە ئازادی خوازان بێدەنگ نەبن و فشاری لێبڕاوانە بکەن بۆ ئازادکردنی حکومدەراوانی بادینان. هەر وەک داوا لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین کە دەسەڵاتی خۆی بەکار بهێنێت و وەفادار بێت بەرامبەر لێدوانەکانی پێشووی خۆی لەسەر ئەم کەیسە و بڕیاری لێبوردنی تایبەت بۆ حکومدراوەکانی بادینان دەربکات تاوەکو چیتر ناو و ناوبانگی هەرێمی کوردستان لە ڕووی پێشێلکاری و دیموکراسی و پرینسیپەکانی ئازادی مافی مرۆڤ لەکەدارتر نەبێت. لە ڕوانگەی هەستکردن بەرپرسیارەتی و کاری پیشەی ڕێکخراوەیمانەوە دەمانەوێت ڕای گشتی خەڵکی کوردستان و هەموو لایەک ئاگدار بکەینەوە کە کۆی دۆسەی گیراوەکانی بادینان و ئەو مامەڵەی دەسەڵاتی سیاسی و دادگاکان لەگەڵ ئەم کەیسەدا کردیان سەرنجام کۆی دۆسیەکە شکۆی دادگاکان و سەروەری یاسای لە هەرێمی کوردستان خستە ژێر پرسیاری گەورەوە. هەروەها کۆی دۆسیەکە بۆ مای بێبەهاکردنی ئەو یاسایانەی کە لە هەرێم بەرکارن و تا ڕادەیەک ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانیان فراهەم کردووە. ڕێکخراوی جاسەنا 28/6/2021 کامیل عومەر. ئێستاش ڕێکخراوی فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاک جەبار یاداشتی فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەرواری 27/6/2021 دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بڕیاریدا بە پەسەندکردنی بڕیاری دادگای تاوانەکانی هەولێر دژ بە ئازادی خوازانی بادینان شێروان شێروانی و ڕۆژنامەنووسانی سەربەخۆ ئەیازکەرەم و گۆدار زێباری و شڤان سەعید و هاریوان سەعیسا بڕیاری دادگای پێداچوونەوە سەپاندنی سزای 6 ساڵ زیندانی بەسەر ئازادی خوازان دەهێندەی ئەوەی وەک تۆڵەکردنەوەیەک لەو چالاکانە دەرکەوت هێندە وەک پرۆسەیەکی دادگاییکردنی دادپەروانە دەرنەکەوت چونکە وەک لە درێژەی دادگاییکردنەکە وتەکانی تۆمەتبار و بەڵگەکاندا بینرا نەتوانرا هیچ بەڵگەیەکی سەلمێنەر و بڕواپێکرد بخرێتە ڕوو بۆ ئیدانەکردنی چالاکوانان. وەجەختکردنەوەی دادگای پێداچوونەوە بە هەمان بڕیاری دادگای تاوانەکان دەرخەری ئەو ڕاستیەیە کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان نەیتوانیوە لە شێر گوژاری دەسەڵاتی جێبەجێکردن بێتە دەرەوە و سربەخۆیانە و بڕواپێکەرانە بڕیارەکانی خۆی دەربکات. ئەم بڕیارە دروستکردنی بێ هیوایەکی گەورە و نهێشتنی متمانەیە بەکار و بڕیاری دادگاکان و دووپاتکردنەوە و بەڵگە دروستکردنە بۆ هەموو ئەو بۆچوون و وتانەیە کە سەبارەت بە پاشکۆیەتی دەسەڵاتی دادوەری بۆ کەس و لایەنەکانی ناو حیزب دەسەکان باز دەکرێت. ئەمە سەرڕای ئەوەی هەموو ئەو تێبین و سەرنجە یاسایانی لەسەر کەیسەکە لە قۆناغی دەرزکردنەوە تا قۆناغی قڕینەوە و دادگاییکردن و حکومدان کە پێشتر بە وردی هەموو ئەو سەرپێچە یاساییانەمان خستۆتە ڕوو کە بەس بوو بۆ هەڵواشانەوەی بڕیارەکە. لێرە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکان داوا لە سەرجەم حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەکەین هەڵوێستان ڕوون بێ سەبارەت بۆ کەیسە سیاسیانی کە بەرگی یاساییان دەکرێت بەبەردا و ئەرکی ئەوانە قسەکانیان بکەنە کردار و سنوورێک بۆ بەرتەرسکردنەوەی ماف و ئازادیەکان لەلایەن حکوومەتەوە دابنێن. و داوا لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین بە پێی ئەو دەسەڵاتە یاسایی کە پێی بەخشراوە بڕیار بدات بە لێبوردنی گشتی بۆ ئازادی خوازانی بادینان و لابردنی ئەو پەڵەیی کە کەوتۆ دەسەرشانی دەسەڵاتی دادوەری و چەسپاندنی دادپەروەری بەرامبەر ئازادی خوازان و بەرگ بگرێت